لەم تەوەرەدا باز لە پاراستنی پێست دەکەین لە وەرزی گەرمایە. سەرجا پێویستە بزانین پێ جۆری پێستەکەمان چ جۆرەکە بۆ ئەوەی بزانین بە چ شێوازێک پارێزگاری لە پێستەکەمان بکەین. واروەها لەم وەرزەدا گرنگترین شت کە پێویستە هەموو جۆرێکی پێست هەموو کەسێک گرنگی پێ بدا بەکارهێنانی دژەخۆرە، چونکە پلەکانی گەرما بەرزە بنەوە، ڕێژێکی زیاتر خۆر بەرزەوی ئەکەوێت و هەروەها خەڵکیش ڕێژێکی زیاتر بەرکەوتنی لەگەڵ خۆرە ئەبێت، چونکە ڕۆژگار درێژە و پێویستە دژەخۆر بەکار بهێنرێ بۆ ئەوەی هەم پێستەکە لە هەندێک حاڵەتی وشک بوونەوە هەندێک نەخۆشی دیکە و هەروەها بۆ ئەوەی هەمیش لە نەخۆشی شێرپەنجە بە دووربین بەکاربێن و هەندێک ڕێنمایی دیکە هەیە کە کاک دکتۆر دواتر لە پرسیارەکاندا ئاماژەی پێ ئەکات و پرسیاری دیکەش دەکەین لەسەر بابەتە ڕۆتینیەکان کە ڕۆتینی پێست زۆر باوە لە ئێستاە بزانین بە پێی شێوازی پێستەکان چ جۆرە ڕۆتینێک باشە بەکار بهێنرێت کە بێگومان ئەوەشمان بێ نەچێت گرنگیدان بە پێست پێویستە لە هەردوو ڕێگەزدا هەبێت، نەک تەنها خانمان گرنگی پێ بدەن کە لە ئێستادا زۆر باوە زیاتر خانمان گرنگی پێدەن، بەڵام پێویستە پیاوانیش گرنگی پێ بدەن، بەتایبەت کاتێک کە پیاوان زیاتر لە جەرەوەن پێویستە زیاتر گرنگی بە پێستیان بدەن و دژەخۆر بەکار بێنن. پرسیاری زیاتر ئەکەین لەسەر شێوازەکان و ڕێنماییەکانی پاراستن بە پێست بەتایبەت لە وەرزی گەرمادا با میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرکۆوەیس پسپۆڕی پێست و جوانکاری کە لە ستۆدیۆ لەگەڵماندا کاک دکتۆر ئەمەوێت با سەرتا لەوە دەست پێ بکەین بزانین چۆن جۆرەکانی پێست جا بکەینەوە، کەسێک چۆن بزانێت پێستی وشکە چەورە یاخود تێکەڵە. خۆی ئێمە زیاتر بڵێ لایەنە پزیشکیەکان پێستکراوە بە 6 جۆرەوە، ئەمە بەپێی نەک چەوری وشکی، ئەمە پێی جۆری تۆخی پێستەکانمان هەیە. لە پێستی یەکەمەوە دەست پێیەکە کە ئەوانەی کە زیاتر ئەلبینۆن یا ئەلبینیزمن هاترم و دەمو چاویان و چاویان و هەرمووی سپیسپیە لەوە دەست پێەکە تا ئەو ڕەشپێستانەی کە زۆر ڕەشپێستن و لە ئەفریقا ئەژین. پێستی خۆمان کورد عادەتەن لەو بەینایە ئێمە نە دەرەجەیەکین نە دەرەجە 6شی ئێمە دەرەجە 3 تقریبان، ئێمە پێستی کورد تقریبان لەو دەرەجەیە بەنسبەت چەوری و بەنسبەت وشکی پێستیشەوە. خۆی وشک بوونی پێست عادەتەن جۆرێکە لە نەخۆشیە بێ چارەسەر بکرێ، پێست ئەبێ خۆی نۆرماڵ بێ، هەرچەند بڵێ چۆن وشکێکە خراپە چەورێکەش ئاوا کێشانەیە تووشی زیبکە و کۆمەڵە گرفتی تری پێستە بن، بەڵام زیاتر وشکەکە جۆرێکە سیارەتی لە پێستیانە دروستە بێ ئەگەر زوو چارەسەر نەکرێ لەوانێ بێتە هۆی بیرۆیان ئێگزیمایە تووشی جۆرێک لە ڕوشان و برینە بن کە لەوانێ بە هەوکردنی پێستەکەەوە لە کۆتا بە زیانگەاندن بە پێستەکە کۆتایی پێوێت. کاک دکتۆر کە باس لە گەرما ئەکریان لە وەرزی هاوین یەکسەر پسپۆڕان زۆر جەخت لە بەکارهێنانی دژەخۆرەکان، ینی بۆتە بابەتێک لە هەموو شوێنە بڵاوەکرێتەوە گرنگی پێدرێ. ئەوەندە کاریگەری هەیە گەرما لە سەردەم و چاومان کە بەڕاستی بخەمی بخۆین؟ خۆی بەکارهێنانی دژەخۆر یەکێکە لە هەر ئامرازە پێویستەکان و گرنگەکان وە لە هەموو بەرنمەیەک بۆنەکە ئێمە کردومانەوە پزیشک دایمەن دکتۆرەکانی تریش و بۆنە پسپۆڕەکانیش جەخت لەسەر بەکارهێنانی دژەخۆرەکەینەوە. بەڵێ دژەخۆر زۆر گرنگە بەتایبەتی لە وڵاتی ئێمە خۆتان نەزانن، یعنی تقریبا لە 12 مانگەکەی ساڵە بە نزیکی 8 مانگمان ئێمە خۆرمان بەرەکەوێ ئەگەر زیاتریش نەبێ، لەبەرەوە ئێمە وڵاتێکی خۆرین و زیانەکانی خۆریش لەسەر پێست بەتایبەتی زیانی لاوەکی زۆر بەهێزی هەیە. من لە پێشەکی بەرنمەکە جوم لێ بوو تەنانەت خراپترینەکانیان سەرەتانی پێستاگەر زۆر گرنگی پێنیت زۆر ئێستا بڵێ باوە ئێمە ڕۆژانە سەرەتانی جۆرە جیاوازەکان ئەبینین بەتایبەتی لە دوای تەمەنی 50 ساڵی 6 ساڵی زیاتر دەرەکەوێکە. من نیشانەی ئەوەیە کە لە تەمەنی گەنجێتیان لە مناڵیانەوە تا گەنجێتیان بڕێکی زۆری خۆریان بەرکەوتەوە بۆیە لەو تەمەنەی وردەوردە دەرەکەوێ، واتە زۆر بەرکەوتنی خۆر زیانگادن بە پێستەکە و تەنانەت تووشی سەرەتانی پێستیشیەکە لە کۆتاییە. ئێمە لە خراپترینەوە بەداخۆ دەستمان پێکرد، بەڵام زیانە لاوەکەکانی تریشی هەیە بۆ نمونەخۆ لەسەر پێستمان لەوەجێ تووشی هەستیارەتی مامکە لەوانەیە هەنێک جۆری هەستیارەتی یا حساسەتەیە کە بەسەر پێستمانەوە دەرەکەوێت کەسەکە لەوانە پێویستی بۆوێ لە خستخانە داخلیکەی ئەوە نابووە بێتەوەی دابەزانی زەختی یا بۆ نمونە پستانی خوێنی زۆر دابەزێن و کەسەکە لەوەش خۆیەچێت و بۆ نەبورێتەوە لەوانەیە پێویستی بۆ بێت تەنانەت بۆ نەکان و لە دانان و ئاوتێکردن و کۆمەڵێک ڕێکاری پزیشکی کە بەس لە خستەخانە ئەکرێت لە ماڵەوە ناتوانێت بکرێت بۆ ئەوانەی کە زیاتر هەسیارەتیان پێ هەیە.
لەوانەیە بێتەوەی ئەوەی کە کەسەکە تووشی ماڵە بکە، لەوانێت تووشی پەڵی بکە، لەوانێت تووشی سووربوونەوە تەنانەت سووتانی پێستیشکە. ئێمە ڕۆژانە کەی زەبیین کە بەوەی خۆرەوە سوتاوە پێستیان. لەبەر ئەوە زیانەکانی خۆر زۆرە، ئێمە ئەبێ خۆمان لەو زیانانە پارێزی. ئەبە تەنها ڕەنگە لە دەموچاوانە بێت، لە هەموو پێسمانە هەیە، لە دەستیا هەیە، لە قاچەوە ئەگەر بێت و پۆشاکێک لەبەر نەکەی کە شێوازێک بوو پارێزە لە خۆر. خۆشبەختانە ئێمە وڵاتێکی بەحری نین تا بڵێ خەڵک بە نیو جلەوە چێتە دەرەوە لە دەست و قاچیشان بۆ نەدژەخۆر بەکاربێنن. ئێم عادەتەن ئەوەی کە هەیە زۆر بە دەرەوەیە دەستمانە و دەموچاومانە زیاتر، بڵێ ئەوە دژەخۆر پێویستە بەکاربێ بە و ناوچانەی کە ڕاستە خۆریان بەرەکەوێ. بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر کەسێک بۆ نمونە بتابەتی خانمان ئەوانی کە وەکو جەنابتان ئاوا باڵاپۆژنین ئەوە زیاتر بێ قاچیشان تەنانەت بێ دژەخۆر بەکاربێن. زۆر باشە تۆ باسی زیانەکانی بەرکەوتنی تیشکی خۆرت کرد. باشە ئەو کێشانەی کە زۆرتر ڕوبەڕووی پێست ئەبێتەوە لە وەرزی گەرمایە، کێشەکان چین؟ بەڵێ وەکو بیداەتی باسمان کرد لەوە چێ پەڵا بێ زیاتر لەم وەرزەیە. هەنێک کەسێ جۆرێک لە شەڵی هەیە بەسەر پێستیانەوە، شڵی جۆرێک لە وەکو خاڵی وردی ڕەشە بەس یا قاوەی باوە بەسەر پێستیانەوە دەرەکەوێ، بەڵام ئەمە فلاتە ینی بەرز نەبێتەوە. لە وەرزە ساردەکان عادەتەنەوە کەمە بێتەوە یا نامێنێ، بەڵام لە وەرزە گەرمەکان ئەیتر وردە لە وەرزەوە دوا و دەوردە دروستە بێتەوە. لاوانەیە ئەو کەسانی کە پێشتر پەڵەیەکی کەمیانە بێ بۆی ئەم وەرزەوە عادەتەن زیاتر پەڵەکە تۆغەبێتەوە، یا ئەو خانمانەی دووگیان کە بۆ نەبەوەی تێکچوونی هۆرمۆنیانەوە لە کاتی دووگیانیانە تووشی جۆرێک لە ماڵە بن بەتابەتی لە وەرزان ئیتر ئەم ماڵە بە تەواوی دەرەکەوێگەر پێشتر دەرنەکەوتی بێ. ئەوانەی کە پێستیان چەورە بەتایبەتی کە خۆشتان باستان کرد لەوانەیە زیاتر تووشی کێشەی زیبکە بن یا چەورەکانی چەورە ڕژێنەکانی پێستانەوەنە دەربدرێ کە کونەکانی مو ئەو کونیلانەوەکو هەناسەیەک وایە بۆ پێستکە لە ڕێگەیەوە چەوریەکان و تەنانەت ئارەقەکانیش لەو کونیلانەوە یێتە دەرەوە. بەڵام لەم وەرزایە بەداخەوە ئەو کونیلانە ئەو یا ئەو کونی لە هەناسانە ئەگیرێن لەسەر پێستەکە، ئابێتە هۆی کۆبوونەوەی کۆمەڵێک چەوری و ئارەقەڕژێنەکان و لە ڕێگەیشەوە مۆڵگی بەکتریا و کەڕوەکان و بۆ هۆیشەوە کۆمەڵێک زیبکە بە پێستیانەوە دروزێ بەتابەتی زیبکی ژێرپێست کە بڵێ ئەمایان جۆرێکی خراپی زیبکەیە کە ئەبێتەوەی شوێنەواری زیبکە هەر لە پەڵەکانەوە بگرێت تا شوێنەواری کونبوونی پێستەکەش کە ئێمە زۆر لە کەسەکان ئەیان بینی کە ئەوەنە شوێنەواری زیبکە بە دەموچاویانەیە دەموچاویان هەمووی کونکون بووە. ئێمە لە عیادەکان وە لە سنتەرەکان بە کرێم و بە بەڵحەم ناتوانین عیلاجیان بۆ بکەین، ئەبێ یا تەخشیری زۆر قوڵیان بۆ بکەین، ئەمە جۆرێکە لە سووتان کە بنباسی یەکەم تەخشیرەکە، یا ئەوە تا بێ لە ڕێگەی بەکارهێنانی لەیزەری زۆر تایبەتیەوە. ئەمش ئەگەر پسپۆڕێکی شارەزا نیکە ئەبێتەوەی زیاگەاندن بە پێستەکە لانی حاڵەتە ئەوەنە قوڵ بۆ بە چەند جەلسەیەکیش ئەو شوێناوارە زیبکانە ناڕۆن پێویستە کە بەردەوام سەردان کاتەوە. باشە کاک دکتۆر با لەسەر دژەخۆرەکە مادەم قسەمان کرد پرسیار بکەم زۆر جار من و خۆم ئەو حاڵەتەم ڕوبەڕۆ بێتەوە سەر ڕاوی کە دژەخۆر زۆر بەکارێنم جاری وایە هەر تۆخبوونێک بە ئاستی دەموچاومەوە ئەبینم زۆر جاریش سوڕانڵە نەبێت زوو دووبارە بکرێتەوە. ئەمە چ کاریگەریەکی هەیە؟ خۆی ئێمە لە عیادەکان یا لە خستخانە من بڵێ مۆزەف حکوومەتیشم بەیانیان لە خستخانە داوامەکەم ئەیبینی بڵێ دیژەخۆر بۆمانێنەوە چارە خوازەکان کە لێی نووسراوە 24 ساعت یا بۆنە 12 ساعت. ئەمە ئاشتێکی ڕێکلامێکی بازرگانیە نییە، هیچ دژەخۆرێک نییە، تەنانەت 5 ساعاتیش بە تەواوی ئیش بکە. ئەبێ ئەگەر لە دەرەوە بین بەتابەتی لە مەرزەکە ئیشمان لە دەرەوە یا تر بۆ سەیرانەچی دەرەوە یا بۆ کاروبارێک کازانی زۆر خۆرت بەردەکەوێ و زۆر لە دەرو ئەمێنی تۆ بێم و 2 ساعت جارێک ئەو دەموچاو بشویت و جوان وشکی کەیتەوە دژەخۆرەکە دووبارەکەیتەوە. ئەمە بۆ کاتێکەکە لە دەرەوەی بەڵام ئێمە لە ژوورێکی ئەوا بینیا لە ماڵەوە بین ئەمە پێویست ناکەم کردداوە دووبارەکەین. دکتۆر کوالیتی دژەخۆرەکانیش کاریگەری هەیە لەسەر پێستمان و بە تایبەتی ئەو دەرەجانەی کە لەسەر دژەخۆرەکان نووسراون لە نێخان جاریوان نووسراوە لە 160 لە 150 شێوازەکانیشی خۆی شتێکی لەسەر نووساوە بیزەوەتەم و دژەخۆرێک نووساو SPF ینی Sun Protection Factor ئەو کورتکراوەیەکە دەرەجەی بۆ نەسی هەیە، دەرەجەی چلی هەیە، دەرەجەی 50 پلسی هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی دژەخۆر لە بڵێ بەپێی جۆری پێستەکانە گۆڕ ئەگەر پێستێک بۆ نمونە
زۆر کاڵ بێ یا زۆر پێستەکە سپی بێ دەرەجێکی زیاتر ئێمە بەکاربێنین بەڵام بۆ پێستێکی گەنم ڕەنگی وەک خۆمان تر عادەتەن ئاساییە کە تۆ دەرەجەکە ئەوەنە زۆریش نەبێ چونکە ئێمە لە پێستە گەنم ڕەنگەکان یا لە پێستە تۆخەکان تر خوای گەورە شتێکی بۆ دروست کردوین ئێمە بۆی کە ڕابین لەگەڵ ئەم بیئەی دەورو بەرمان پێڵێن میلانین یا بۆیەکانی پێست کە پێستمانی ئاوا ڕەنگ کردووە سوپاس بۆ خۆ ئەم میلانینە ئەمان پارێزە لە سووربوونەوە و هەستیارەتی ماڵە و بڵێ پەڵە و ماڵە ئەمانە و هەم ئەشمان پارێزێ لە ئەوەی کە باسمان کرد زیان هەرە خراپەکانی خۆرکە پێڵێن سەرەتانی پێست عادەتەن سەرەتانی پێست یا شێرپەنجەی پێست لەم جۆرە بۆیانەی وەکو خۆمان کەمترە تا بەنسبەت بە پێستە کاڵەکانەوە یا پێستە سپیەکانەوە چونکە ئێمە جۆرێک لە میلانین خوای گەورە پێبەخشیوین چونکە بەپێی شوێنەکەمان و بڵێ شوێنی نیشتە جێبوونەکانیش ئەم میلانینە تەمان گۆڕاوە ئێستا بۆ نمونە ئێمە خۆمان ئەوەنە خۆرەکە بە قوت نییە وەکو ئەفریقا خۆمان دەرەجە سین وەکو باسم کرد بەڵام لە ئەفریقا کە ئەوەنە خۆرەکە بە قوتە ئەوان جۆرێک لە میلانینی تایبەت بەخۆیان دروست بۆ بەپێی کات و خوای گەورە بۆی دروست کردوون بۆی لەو خۆرە بەهێزەی کە ڕاستەخۆ بەرپێستیانەکەوێت ئەوە پێستەکەی زیاتر تۆخ کردوونەتەوە ئەمان دەرەجە شەشن یعنی ئەمە بەپێی شوێنەکانیش عادەتەن ئەوەی سپی پێستەکانیش کە منتیقە ئەوانەی کە خۆر کەمتر بەریانەکەوێت بە تایبەتی بڵێ ئەوروپا یا بڵێ رووسای ئەو منتیقانە سەیریان کە پێستیان سپیە کە میلانی نیە ئەو بۆیانە کەمتر لە پێستیانە هەیەەوە کەمتر پێویستیان بەوەی کە بۆ نمونە خۆرت لەو منتیقانە کەمترە لەبەر ئەوە پێستەکانیش بەپێی بۆیەکانە گۆڕێت زۆر باش ئاماژەت بۆ کرد کە پێویستە هەردوو ساعت جارێ دەموچاوەکە بشۆردێ ئەنج دژەخۆر بەکار بێنرێتەوە ئایا ئەگەر دژەخۆرەکە بەسەر دژەخۆرە کۆنەکەدا لێ بدرێتەوە هیچ ئیسفادەیەکی نییە؟ خۆی ئێمە دەموچاومان کە لە دەرەوە بیناتەن لە کاتێکا دژەخۆر پێویستەکە ئێمە لە دەرەوەی نوکو باسمان کرد کە بڵێ لە ژوورەوە نین لە دەرەوە عادەتەن تەپ و تۆزێک و ئەو بیئەی دەرەوە بەسەر پێستمانەوە ئەنیشێتەوە و زیاترش کە تۆ دژەخۆر بەکارێنی ئەمە دژەخۆرەکە وەکو مڕەتەبێکی چەوریەک وایە زیاتر ئەو تەپ و تۆز و ئەو بیئەی دەرەوە لەسەر خۆی کۆوە کاتەوە تۆ ئەمە هیچ بڵێ شتێک زانستی تیانێت تۆ دانیشی دژەخۆرێک بەسەر ئەو هەموو تەپ و تۆز و بەکتریا و شتێکە لە ژێر پێستمانایە لەسەر دژەخۆرەکەەوە کۆبەتەوە دانیشی بڵێ کەڤەری کەیت و بیپۆشیت زانستی تر وایە کە ئەو دژەخۆری پێشووتر کە هیچ کارێگەرێکی باشی نەماوە بەسەر پێستمانەوە بەس زیانە لاوەکیەکانی ماوە ئەوە لێکیتەوە دەموچاو جوان پشۆیت ئینجا بیسری دەموچاو شکەیتەوە نەک بەتەڕی ئینجا بە شێوێکی ئەتیادی دژەخۆرێک تازەکە بەکاربێنیتەوە زۆر باشە جگەر لە بەکارهێنانی دژەخۆر پێویستە چ ڕێگایەکی تر بگیرێتە بەر بۆی پارێزگاری لە پێست بکرێت لە مۆرزەدا خۆی ئەگەر بکرێ ئێمە چوونە دەرەوەکانمان لە وەرزە گەرمەکان عادەتەن کەم کەینەوە بەزەگەر ناچار بین بۆ نمونە هیچ چارمان نەبێ بەتابەتی ئەوانەی کە لە دەرەوە کارەکانی ترەوە هیچ مەجای پیانە هەوڵ بن ئەس عەفول ئیمان لە سەعاتدەوە بۆ دوی دوانیەوە ڕۆمانە زیاتر نەچنە دەرەوە چکە لەو بینە شتێکمانە پێڵێن ئەڵتراڤایۆلێت تیشکی سەروەنەوشەیە خۆی لە تیشکی خۆرا هەیە ئەو تیشکە سەروەنەوشەی ئەم ئەڵتراڤایۆلە دی ئەو تیشکە سەروەنەوشەیەکە زیانەکانی خۆر دیاری ئەکاتوێ بێتەوەی سووربوونەوە و هەستیارەتی و پەڵە و ماڵە و تەنانەت کە زۆر بەری بکەوێ پێستەکە بێتەوەی شێرپەنجەی پێستیش لەبەرەوە لەو کاتانە عادەتەن نەچنە دەرەوە ئیشەکانیان بخێنە یا پێش یا دوای ئەو کاتانە ئیسراحەت بە خۆیان بن خەوێکی باشیان هەبێت چکە خەوی باش واتە مێشکێکی تەندروست مێشکێکی تەندروستی ژواتە جستەیەکی تەندروست و هەموو بۆ هەموو ئەندامەکان نەکرد بۆ پێستی وەکو ئەندامەکانی تر شلەمەنی لەم وەرزە بەتابەتی لە وەرزە گەرمەکان ئێمە بڕێکی زۆر لە شلەمەنی لە پێستمان هێتە دەرەوە لە ڕێگەی ئاراکردنەوە بەتایبەتی تاویزی ئەو شلەمەنیە بکەینەوە عادەتەن بۆی کە یا شەربەت بێ یا بڕێک ئاوێکی زیاتر بخورێتەوە لە ڕۆژە ئاساییەکان ماوەدی کافاین چاوقاوە و بیپسی ئەمانە نەخورێتەوە چکە ئەمانە هەستی تینوێتی لە کەسەکە ئەشارێتەوە کەسەکە تینوشێتی بەڵام ئەو هەستە ئەشارێتەوە و ئاو ناخواتەوە جلەکانمان کاڵ بێ باشە بڵێ جلی تۆخ زیاتر
گەرمی کۆکاتەوە وەکو من ئاوا نیقۆڵ نەبێ قۆڵ درێژ بێ باشترە اینجا لەگەڵ ئەوەشە کە باسمان کرد دژەخۆر لە هەمووی گرنگترە شەپقەی تایبەتی هەیە لە هاوینانە ئەگەر بتوانێت کەسەکە بەکاری بێنێ ئەو میوە سەوزانە بخورێکە بڕێکی زۆرشی لەمەنی یا کانزاکانیان تایە کە ئەتوانێت ڕێگری بکە لە تیشکە زیان بەخشەکانی تیشکی خۆر و تەنانەتەنێ میوەمانەیە بۆ نمونە جۆرێک لە جۆرەکانی دژەخۆر وەکو دژەخۆر ئیژەکە بۆ نمونە تەماتە ئەمانەوە لە زەڵاتەیە بێ باشە لەبەر ئەوە بۆ نمونە ئەم ڕێنمایانە بەعام بە شێوی گشتی پێویستە لە وەرزە گەرمەکانە. زۆر باشە دکتۆر هەنە پێس هەیە وەکو ئەماژمان پێ کە چەورن و زیاتر چۆری دەرەدەن لەم وەرزەیە خەڵک وازانێت بەکارهێنانی یاخود زۆر شۆردنی دەموچاو دو سێ جار سوودی پێگەێنێ ئایا ئەمە زیانە گەێنێ بە دەموچاوەکە پێستەکە کە دو سێ جار لە ڕۆژێکدا سابوون بەکاربێنرێت و دەموچاوەکە بشۆرجێت یان زەرەر خۆی ئەگۆڕێ شێوازەکە خۆی لەگەڵ هەموو شتنێکە یا لەگەڵ هەموو دەستکاریکردنی پێستەکە بە تایبەتی بە ماوادی پاکەرەوەکان غسوول بێ یا سابوون بێ ئێمە وا ئەکەین جۆرە مایکرۆ ئەیبرێژنێک یا بۆ نمونە جۆرە برینێکی زۆر ورد ینی لەسەر پێستەکە ئێمە دروست دەکەین ئەم میکرۆبە ئەم مایکرۆ ئەیبریژنانە یا ئەم برینە وردانە ئەبێتەوە هۆی ئەوەی کە پێست خۆی پێست بۆکو دیوارێکی جادر یا ڕاگروایە نایەڵێ بیئەی دەرەوە لەگەڵ بیئەی ناوە تێکەڵ بێ نایەڵێ بۆ بەندامەکەی ناوە تووشی ئەوکردن و ئیلتیهابات بن وەکو دیوارێک وایە بۆ نمونە بەڵام کە تۆ ئەو برینە دروستەکەی لە پێستەکە ئێمە بە چاو نایبینین ئەو مایکرۆ ئەیبرێژنە تۆ دەرگاکە ئەکەیتەوە یا ئەو دیوارە تێگەشتێنی بۆی بەکتریا و ڤایرۆس و کەڕۆکان بێنە ناو پێستمانەوە لە کۆتایە ئەگەر زۆر دوورپڕۆن ئەچێتە ناو بۆ نمونە بەشەکانی تری لەشیشە و بۆن ئەوانەی کە تووشی ئەگزیما ئابن یا پێستیان زۆر وشکە وەکو باسمان کرد ڕوشان و خڵیشانی پێستیانەیە ئەمانە زیاتر تووشی ئەوکردنی کۆکە و بۆ نمونە سیەکانەوە نابن چونکە ئەو دیوارە جادران تێگەشتێ بەکتریا و ڤایرۆس و میکرۆبەکان زیاتر دەتوان بێنە پێستەوە. بەڵام لە پێستێکی زۆر چەوراکە کەسەکە ئەوەنە پێستی ئەڕوشێنێ زۆری شووە ئەمان شتا عادەتەن بەڵام لەمانە خراپەکەی ئەوەیە کە پێستیان هەرخۆی چەورە و محرەزە بۆ زیبکە لە کاتێکە کە ئەو دیوارەش تۆ تێگەشتێنی ئەبێت هۆی ئەوەی کە ئەو جۆرە بەکتریانەی کە ئەبنە هۆی دروستبوونی زیبکە لە پێستەکانیانە زیاتر مۆڵگا ئەکەن زیاتر گەورە و گەشە ئەکەن لەبەر ئەوە پێستەکە زیاتر تووشی زیبکەکەن بە شێوی پێچەوانەوە ئەوانەی کە زیبکانەیە نابێت دەموچاویان زۆر بشۆنیانی ئەبێت لە حدێکی دیاریکراوە پزیشکی پسپۆر بۆیان دابنێ کە تۆ بتانی بە چی دەموچاو بشۆ یا ڕۆژی چەند جارەتوانی دەموچاو بشۆی لەبەر ئەوە نەخێر دەموچاوشتنی زۆر لە وەرزی هاوی نابەتابەتیوانی کە پێستیان چەورە لەوانەیە بەزیان بۆ پێستەکە بگەڕێت. کاکتۆر منێکێکم لەوانەیە کە بمە پێستم چۆرە کاتێک زۆر بیشۆم هەستەکەم چۆری زیاتر دەرەکات دەموچاوەکەم ئەمە لە ڕووی زانستیەوە چۆن خۆی بیزە بەدوایە تۆ بۆن منەکە ئەوەنە ئەیشۆی ئەوێت تاویزی ئەو چاوریە بکاتەوە تۆ پێستەکە و وشکەکەیتەوە چەورە ڕژێنەکان بڕێکی زیاتر بۆ نەچەورێکە دروستەکەن و تاویزی ئەو چوری ئەەکەنەوە کە تۆ لاوردو لە کۆتایە لاوانێت چەورە ڕژێنەکان زیاتر گەورە ببن وەکەوە تۆ تەبرینێکیان پێ بکەیت بەرداوە مشکێکەکەیتەوە چوری دروستەکەنەوە لە هەمان حاڵتە بیزە ئەمە ڕاستە بۆیە. دکتۆر باسێک لە ڕۆتینگی نسێکێک لەو شتانی کە زۆر باوە و گرنگی پێدرە بابەتی ڕۆتیناتە دوترێت زۆر کاریگەری لەسەر پێست هەیە ئەمە بۆ گەرماش کاریگەری هەیە بە تایبەتی من بینیومە هەندێک خلەخانمان کە باسی ڕۆتینەکانیان دەکەن دژەخۆرەگە لە ماڵی شەو بن بەکارێ هێن لەگەڵ ڕۆتینەیەکە هەیە جا نازانم ئێوە بە چونتان چی سەبارەت بەوە خۆی دژەخۆر لە ماڵەوە گەرماڵەکە زۆر ئێستا ماڵی وا هەیە بۆ نمونە ڕاستەخۆ خۆرەکەیەتە ژوورەوە نەماڵیان ڕووخۆرە یا ئیشی خانمەکە لەوە ئەچێت لە مەتبەخەکە زیاتر بۆ نمونە خۆر بێتە ژوورەوە یا ئەوانەی کە پەڵەو ماڵێکی زۆر قورسیانەیە ینی ئێمە تەنانەت لە یەن بۆ عیادەکان بە لەیزەریش و بە پلازما و بە میزۆ ئەوانەژە و بەتابەتی کێشەی ماڵە زۆرە لا کێشەیەکی عالەمیشە بۆ نمونە لە هەموو دنیا کێشەی ماڵە وەنە کێشێکە کە هەروە ئاسانیە چارەسەری طبعاً نامێ بچمە جۆرەکان ماڵەش بڵێ دوو جۆریەیە بڵێ ئەوەی شین باوە خراپترە لەوەی کە ڕۆژە شین باوەکە واتە قوڵە ئەمانە زیاتر کێشیانەیە بۆ چارەسەرکردن یا بۆ ڕۆشتن ئەوە لە کاتێکە پزیشکەکە ئەڵێ دژەخۆر لە ماڵیشەوە بەکاربێنە کە ئەو مواسەفاتانی کە من باسم کرد ماڵەکان زۆر خۆری بەرکەوێیانی یا لە شوێنی ئیشەکەی لە ماڵەوە بۆنە زۆر خۆراوی بێ یا ئەوەی کە بۆنە کەسەکە پەڵەو ماڵەیەکی زۆر قورسیە بێ
ئەژیناتۆ لە ژوورێکی ئەتیادی کە ڕاستە خۆر نایەتە ژوورەوە لەما بەڕاستی ئەمە ئەمەلیش نییە و مەگەر کەسێک ئەنی تۆ کەسەکە تووشی قەلەقیەکەی دانیشی بڵێ هەموو 2 ساعت جارێک مەگەر کەسەکە ساعت تەوقیت کە جەڕز لێبە ڕۆتینەکە کاریگەریە لەسەر کەمبوونەوەی ئەو کاریگەریانی کە گەرما هەیەی لەسەر پێست بەڵێ ڕۆتین ئەمە بەپێی جۆری پێستەکان تەبان ڕۆتینەکە ئاگۆڕێ ئەبێ پزیشک بۆی دیاریکە بۆ نمونە ئەوە نییە تۆ دانیشی بڵێ من ئەوە ڕۆتینمێ و لە دوکانێکی کۆزمۆتیک یا لە دوکانێکی ئەوانەی کە ماوەدی جوانکاری ئەفرۆشن لە خۆی کۆمەڵێک ماسک و کۆمەڵە کرێم لە خۆیەوە یا تۆنەر لە خۆی کۆ کاتەوە ئەڵێ ئەوە ڕۆتینە و بۆیان داناوم ئەبێ پزیشک بەپێی جۆری پێستەکان وەکو باسمان کرد پێستی وشک جۆرێکە پێستی چاور جۆرێکە پێستێکی نۆرمال ئەتیادی جۆرێکی ترە لەبەرەوە بێ لە هەموو حاڵەتەکانە پزیشک و ڕۆتینادانە دیاریکە خانمان بە زیان بە پێستیان نەگەێنن چونکە ئێمە زۆر جار بینیمانە و ڕۆژانەش ئەیبینین کە لە خوانەوە دژەخۆرێک یا بڵێ ماوەدێکی ڕۆتینی یا دژەخۆرێک یا ماوەدێکی سپیکردنەوە یا پەڵە و ماڵە یا ماوەدێکڵێ بۆ ڕوونکردنەوە یا بۆ کۆلاجین و توکردنەوەی پێست بۆنە کڕیمە لە ئۆنلاینەوە یاتر لە دوکانێکەوە کە بڵێ لە خۆیانەوە یا بەبێ شارەزایی کڕیوانە ئەمە تووشی کێشەی کردوون تووشی بڵێ جۆرێک هەستیارەتی کردوون لە پێستەکانە تووشی ئیلتیابیانەکە لە کۆتاییشە ئەبێ بەپەڵ هیچ کاتێک ببێ پرسی پزیشک هیچ مادێک نەکڕین ئەمە ڕێنمای بڕستان ئەمە ڕێنمای ئێمە عادەتەن بەپێی ڕێنمایەکانی پزیشک بڕۆی باشترە ئێمە ئەوە نییە بڵین وەکو ڕێکلامێک بە بڵین خەڵک کۆکەینەوە بۆ عیادەکانمان ئێمە لە خەسخانەی حکومیش بەیانیان داوامەکەین بە بەلاش خەڵکێ بینین بابێن لە تیادی خۆ یەن پرسیارەکەن ئێمە چەندجار هاتوون پرسیاری خۆیان کردو و ئیشی عیلاجشمان بۆ نووسین و بەیانیان ئێمە دانیشین لە خەسخانەی حکومی با بەیانیان بێن خانمان ئەگەر ئەو توانای ئەوە نییە بێن بۆ عیادە یا بۆ بڵێ کلینیکی تایبەت و بڵێ مەصرفی زیاترە بیزەبەت لە هەموو حاڵەتەکانە ئێستا دەستگەیشتن بە پزیشکی پسپۆڕەوەنە قورس نییە ئەتیادی ئەتوانن بۆ نمونە پرسیاری خۆیان بکەن و ئێستا زۆربەی پزیشکەکانیش پێم وایە پێیجی تایبەت بە خۆیانیان هەیە ینی ئەتوانن لەو ڕێگەیاشەوە یادی خۆیان پرسیار زۆر باشە منەمەوێت هەڵبژارنێکم بۆ بکە لە نێوان سابوون و غسول هەردووکیان کە مادەی کیمیایین ئایا سابوون بەکاربهێنرێ باشترە یاخود غسول بەکاربهێنرێت جۆری پێستەکە دیارریەکە ئێستا بۆ نە پێستێکمانەیە زۆر چەورە ئێمە بە سابوون ناتوانین ئەو پێستا زۆر پاکەینەوە توای مەجبورین غسولی تایبەتی بۆ بنووسین پێستێکمانەیە بۆ نمونە چەورە بەڵام ئێمە عیلاجی زیبکەمان نیاوەتێ کە عیلاج زیبکە ئینێ پێستەکە تەبعاً جۆرێک عیلاجی زیبکە هەیە پێستەکە زۆر وشکەکاتەوە هەرچەند پێستی چەورە بەڵام ئەو عیلاجەوە ئەکا پێستەکە زۆر وشک بێبەوەی کەمترین چانسەوێ بۆ بەکتریانی کە بۆی چەورە ڕژێنەکانەوە بنەوەی ئیلتیابات و بنەوەی زیبکە ئێمە مەجبورین بە سابوون نابە غسولی تایبەت بۆ پێستانی کە زیبکە دروست دەکەن پێستمانەیە زۆر وشکە ئێمە مەجبورین سابوونی بینێ غسولی زۆر سپێسیفیک یا زۆر تایبەت بۆ ئەم پێستانە عادەتەن سابوونەکە باشتەوە بەتایبەتی ئەوانەی گلیسرین و بۆنە ڤیتامین ئیتیایە لەبەر ئەوە پێستەکە دیارێکە پزیشکی دیارێکە بۆنە کام جۆرە پێستە پێویستە سابوون بێ یا غسول بێ یا بۆ نمونە هەردووکیان بەکاربێنێ کەسێک باشە دکتۆر ئەو تۆغبوونانیان ئەو کاریگەریانی کە گەرما لەسەر پێست دروستی ئەکا چارەسەرەکانیان چین بۆ نمونە خۆشت باس لە هەندێک چارەسەر کرد پلازمامان هەیە میزۆمان هەیە هایدرۆفیشەڵ زۆر جار بەکارێت بۆ پاکردنەوەی پێست و هەندێک لەو بە تەکنیکایی تر کە من زۆر شارەزای ڕەنگە خۆتان باشتر بیزانن خۆی ئێمە عادەتەن ئەگەر پاڵە و یا ماڵەکە ئەوەنە تازە بێ ئاسانترە عیلاجی چارەسەرکردن یا بۆنە عیلاجەکەی ئاسانتر ئەوەنە کاتی ناوێ بڵێ ناگاتەوەی کە تۆ دانیشی پلازما و میزۆ لەیزەر و ئەو شتانەی بۆ بکە یار بە ئەتیادی بە کرێمێک ئێمە چارەسەری ئەەکەین بۆ نمونە بەکارهێنانی دژەخۆر و کۆمەڵە کرێم بۆ بەکارێن لەگەڵ ڕۆتین کە ئێمە خۆمان بۆی دیاریەکەین هاتە ئەمە چارەسەرە بێ و هەندێک پەڵە و ماڵەشێکە بڵێ کە ئەڵین ماڵە هەر خانمانی دوگیان ناگرێتەوە بەغەڵەت ئێمە ئەو وشەیە بەکارێنین و ئەزانێت خانمێکە ناڵی بۆ اینجا تووشی ماڵا بێ نەخێر لە پیاویشە ماڵە هەیە لە کچیشە ماڵە دروستە بێ ئێمە ئەوانە عادەتەن بۆی تێکچوونی هۆرمۆنەوە بەتابەتی لە ئافرەتانە کە بۆنە تیسی هێلکەدان زیاتر بۆنە ئەمە دروستەکە زیاتر معڕەزەبن بۆی کە ئەم جۆرە ماڵانە دروست بێ لەگەڵ یا سەیری نیشانەکانی تری پێستی ژەکەین بۆنە مویان زۆر لێیە دەموچیان زیبکاکە قژیانە وەرێ
اینجا عیلاجەکە ئەو کاتە بۆ هەر پزیشکی پسپۆر ناگرێتەوە ئەو کاتە بۆ پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوونیشی تەیەکەوێ یعنی بەپێی جۆری پەڵەکە ئێمە بێ بزانین کۆزەک هەیە بۆ نەبووی بەکارهێنانی عیلاجەوە خۆی تووشی پەڵەیەک بووە ینی بۆ نەکرێمێکی بە غەڵەت بەکارهێناوە یا مەڵحەمێک سیرەکەین دەموچاوی سووتان و تووشی پەڵەیەکی کردووە ئێمە عیلاجەکە بۆ ئەگۆڕێ ینی ماوادەکان ئەگۆڕێ یا هیوا هەیە لە ڕێگەی سووتانەوە زیاتر سووتان بەخۆر بێ بە ئاوی گەرم بێ تر بە ئەوکارەکانی سووتان بە ئام تووشی پەڵەیەک بووە ئەوە عیلاجەکە شتێکی ترە هیوا هەیە لەگەڵ پەڵەکە تووشی بۆ نمونە جۆرێک لە ڕوشانی پێستەکە و سکاری پێڵێنا شوێنەواری پێستکە بۆ نمونە لە دوای سوتاوی پێستەکە دروستە بێ ئەوە بۆ بە لەیزەر ئەڕوا بۆ نمونە یعنی بەپێی جۆری پەڵەکان عیلاجەکان ئەگۆڕێ ئێمە ئەبێ هۆکاری پەڵەکە وەکو پزیشک بزانین اینجا ئەتوانین چارەسەری پەڵەکان بکەین. زۆر باشە دکتۆر لە کۆتایە کۆتا ڕێنماییت بۆ خەڵک چێ بۆ ئەوی پارێزگای لە فێستیان بکەن لە وەرزە دەست خۆش بۆ ئێوە بەرنمەیەکی جوان بوو بەڕاستی سوپاس بۆ کەناڵی پێیان و سوپاس بۆ ئەوانەی کە بڵێ بینەرمان بوون تا ئێستا لەگەڵمان بوون ڕێنمایی من ئەوەیە کە بەڕاستی پێست گرنگە هەرچەند ئێستا هاوڵاتیان بەڕاستی هۆشیارن وەکو تۆ باسکە ئێمە چەند ساڵێک پێشێستا کە بۆ پیاوەمانوت دژەخۆر بەکاربێنە ئەی پێی سیروێ دوکتۆ خۆ من ئافرەتی میکاز ناکەم دژەخۆر دژەخۆر شتێکە لای خۆمان وا باو بوو ینی یەکێک دژەخۆری بکردایە چەند ساڵێک پێشێستا ئەنی ئەن ئەو پیا و کەچی بیکازی کردووە بەڵام ئێستا لەخوا بەجیابێ خەڵک هۆشیارەکەی زۆر باشترە پێستی خەڵک بەعام سیرەکەی زۆر جوانترە سەیری ڤیدۆ کۆنەکانکە خەڵکی گرنگیەدا بە پێستی بەڕاستی بەڵام ئەوەیە کە ئێمە وڵاتێکی خۆراوین ئەبێ خۆمان لە زیانەکانی تیشکی خۆر پارێزین زۆر نچینە دەرەوە و شلەمانێکی زۆر خۆین دژەخۆر بەکاربێنی بەڕێز دکتۆر شێرکۆوەی پسپۆڕی پێست و جوانکاریکە لەم تەوەرە کۆمەڵە گرێمای گرنگی زۆر سپاس بۆ ئێوە بە پێست پێداین.